بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیگە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆمان دەپرسین ئایا لە دوای 29 ساڵ لە کیمیابارانکردنی هەڵەبجە چی بۆ ئەو پارێزگایە بۆ ئەو شارە کراوە؟ بەڕێزان کیمیابارانکردنی هەڵەبجە لە 16 ئازاری 1970 بە دەستی ڕژێمی بەعسی عێراقی بە گازی کیمیایی کیمیابارانی هەڵەبجەی کرد و 5,000 هاوڵاتی بێتاوانی شەهید کرد، هەروەها 1000 کەسی دیکەش بریندار بوون. ئێستاش هەندێک لەو کەسانی کە بریندار بوون برینەکانیان ساڕژ نەکراوە یاخود چارەسەر نەکراون. هەروەها با بڵین پرسیار لێرەدا ئەوەیە ئایا ئەو خزمە گوزاریانەی بە هەڵەبجە کراون لە ئاستی ئەو کارەساتە گەورەدا بوو کە بەسەر شاری هەڵەبجەدا هات؟ بەداخەوە بە پرسانی هەرێمی کوردستان لە کاتی یادکردنەوەی ئەو کارەساتەدا و کارەساتە گەورەدا لە جیادی قەراردان بۆ خۆشکردنی گوزەرانی هاوڵاتیان هەموو ساڵێک هەر ڕستەیە و ڕیزی دەکەن هەر وتارە و دەیدەن هەر دروشمە و ڕەنگێکی بەبەرا دەکەن. ئیتر بەلایەنەوە گرنگ نییە دوای ڕۆشنەوەیان پارێزگاکە چی بەسەریە چی بەسەر نایێت، یاخود قەرارێک بۆ با بڵێن بۆ بە پارێزگاکردنێکی فعلی بۆ پارێزگاکردنی فعلی ئەو شارە نادرێت بە هیچ شێوەیەک. چەندین ساڵە با بڵێن بۆ 2 ساڵ دەچێت ئەنجومەرێکی بە فعلی بۆ دانراوە ئەو پارێزگایە. هەندێک بۆ چوون پێی وایە کە ئەو شارە سزا درێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام پرسیار ئەوەیە ئایا سزادانی ئەو شارە چی بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان دەخات؟ هەندێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆمان هاتووە. ئێوەش دەتوان سەرنج بۆ چوونی تێبینیەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە لە پەیژی پەیام TV بۆ ئێمە بنێرن. پێگومان هەندێک لە کۆمنتانە لەسەر شاشەی پەیام دەردەکەوێت، هەندێکی دیکەشی لێرەدا دەخوێنمەوە و ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێوە بکەن و پێکەوە گفتوگۆی ئەم تەوەرە بکەین. کاک عەلی تاریانی دەڵێت هەڵەبجە ئێستا شتێکی وای بۆ نەکراوە لە چاو پارێزگا بوونی، بە پارێزگا بوونیشی تەنها بەناو پارێزگایە. ئەحمەد دڵشاد گەردی دەڵێت هیچ خزمەت گوزاریەک نییە. نازگوڵ دەڵێت بەداخەوە تەنها برینی هەڵەبجەیەکان لە 16 سێدا تازە دەبێتەوە و هیچی تر بە ناوی پارێزگاوە لە ڕووی خزمە گوزاریەوە بۆ ئەو پارێزگایە نەکراوە. هاوڵاتیان زۆری هاوڵاتیانی هەڵەبجە پێی چەند سەرچاوەیەک هەر لە بەرنامەکانی کەناڵی پەیامەوە بۆمان دەردەکەوێت کە هاوڵاتیانی هەڵەبجە زۆر نیگەرانن لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوە تقریباً بۆ 2 ساڵ دەچێت کە بڕیاری بە پارێزگاکردنی شاری هەڵەبجە دراوە، هەتاوەکو ئێستا ئەنجومەرێکی بەفعلی بۆ دانەنراوە، هەتاوەکو ئێستا بودجەیەکی بۆ تەرخان نەکراوە. لە ماوەی ڕابردوودا بینیمان لە پارێزگاک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان جادەی 120 مەتریە کرایەوە لە پارێزگای هەڵەبجەش کە سمبولی کوردستانە کە زۆرترین بۆتە وەکو پەرلەمانتارێک دەڵێ بۆتە توورەکەی سوالکردنی بەرپرسەکان کە گیرفانی بەرپرسەکانی پڕ کردووە و گیرفانی هەڵەبجە خۆی بەتاڵە. تاوەکو ئێستا هیچ بۆ هەڵەبجە شتێکی وای بۆ نەکراوە کە هاوڵاتیانی دڵیان پێخۆش پێ لە وەکو وتمان بەپێی چەند سەرچاوەیەک کە هەر بەپێی بەرنامەکانی کەناڵی پەیام بۆ نمونە بەرنامەی پەیامی تۆ مەولود محەممەد دەڵێت ئەوەندەی هەڵەبجە خزمەتی بە حیزبەکان و گەندەڵکاران کردووە پارەی پێداون و پارەیشیان لەسەر وەرگرتووە و خواردووشیانە، ئەوەندە هەڵەبجە خزمە گوزاری بۆ نەکراوە. بەداخەوە ئەوە هەمان بۆ چوونی هەیە کە پێشستا باسمان کرد و شاری ئیبراهیم دەڵێت هەڵەبجە هیچ خزمەت نەکراوە تەنها بڕیارێکە و بەس. ڕزگار محەممەد دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ لەو کارەساتە هێشتا جیاوازێکی ئەوتۆی نییە لەگەڵ ساڵی 1970 تاهەر یاسین دەڵێت چەند خزمە گوزاری یەکەی کەم و ئەویش بۆ چەوەشەکاریە. بەڕێبەڕەتان لە ماوەی ڕابردوودا بینیمان لە بابینەوە سەرەوەی کە لە پارێزگایە کە باسمان کرد جادەی 120 مەتری بۆ پارێزگایە کرایەوە لە هەمان ڕۆژدا لەو ڕۆژەدا لە پارێزگای هەڵەبجە دژی نەبوونی خزمەت گوزاری هەڵەبجەیەکان خۆپیشاندانیانە کرد. هەروەها زۆرێک لە هاوڵاتیان نیگەرانن لەو چین لای پەیوەندیەک لالی شاعرمان لەگەڵایە فەرموو.
بەڕێزم سڵاو لێبێن کاتۆ مکاتێک وشە سڵاو لە جەنابەت فەرموو ئەلو سڵاو لێبێت سڵاو لە جەنابەت فەرموو بەڕێزم دەخۆشی بەرنامەکە لێەکەم بەیفان هەڵەبجەوە بە دنیاوەێکی بۆ نەکراوە بێ ئەوانی چاوەڕێی هیچ لە حکومەتی هەرێم نەکەن چونکە بەحەقەت حکومەتی هەرێم لە خەری دیفانی خۆیەتی لە خەری دیفانی ئەو کەسانەیە کە حکومەت بەڕێوە بن چونکە حکومەت چەند کەسێک بەڕێوەیە دەبا ئەوان تەنها دیفانی خۆیانی پێ بەڕێوەیە ئەبێت هەڵەبجە خۆی اعتبار خاتە سەر خۆی جا ئەتوانێت بە باخە هەنار خۆی بەخێو بکە ئەتوانێت بە مەرجێک کاتەوە سەربەخۆ بێوەکو مەرجی نێودەوڵەتی داخواق لە پێنجێر ئەتوانێت بەوە هەڵەبجەی پێ ئاگان بکەنەوە هەروەها چەندین فاکتۆری تر هەیە کە ئەتوانێت هەڵەبجەی پێ ئاگان بکرێتەوە هەروەها ئەتوانێت سوتەگیری خێرخوازی لەلای خۆیان ئەدا بنێن بۆ ئەو بەرکەوتوانێکی اجتیماعی تاکو لە ڕێگەیەوە ئەو بەرکەوتوانە بێن لە دەروی وڵاتی چارەکە یان پێکرێ ئیتر پێویست ناکە بەکارێنەوە لە حکومەت و حەقا هیچ ساڵێکی نوێ لەم دەکاتی یارکردنەوە هیچ بەرکردێک دێتە هەڵەبجە و تاوەکو جەدولابی پێوە لەدەن و وەک بڵێ کەسانێکی پێوە بکەن چل بەکارێنن دەوڵەتان تاوەکو لە ڕێگەیەوە تاویکی دۆوەرزن بەبێ ئەوەی هەڵەبجە هیچ دستوری نەبێنێ بۆ من دەستخۆشی بەرنامەکە لێ دیشەکەم کە هەڵەبجەیەکان چیتر ناخۆشی نەبینن هەمیشە نەخۆشی و شادی سەرزەویدا. بەڵێ سپاس بۆ لالی شاعیر لە شاری پێنجۆنەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان مەولود محەممەد دەڵێت ئەوەندەی هەڵەبجە خزمەتی بە حیزب و گەندەڵکاران کردووە و پاریان لەسەر وەرگرتووە و خواردویانە نیو ئەوەندە هەڵەبجە خزمەت نەکراوە بەداخەوە. هۆشیاری ئیبراهیم دەڵێت هەڵەبجە هیچ خزمەت نەکراوە تەنها بڕیارێکە و بەس. مەبەستی پێماوی مەبەستی بە پارێزگاکردنی هەڵەبجەیە. بەڕێزان ڕزگار محەممەد دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ لەو کارەساتە هێشتا جیاوازێکی ئەوتۆی لەگەڵ ساڵی 1970دا نییە. تاهیر یاسین دەڵێت چەند خزمەت گوزاریەکی کەمە و ئەویش بۆ چاواشەکاریە. بەڵێ بەڕێزان هاوڵاتیان بە گشتی هاوڵاتیانی شاری هەڵەبجە و هاوڵاتیانی دەوروبەری شاری هەڵەبجەش هەر پارێزگایەک بێت بێگومان ئەو کارەساتی بەسەر هەڵەبجەدا زامێکە لە دڵی هەموو کوردێکە. بەڵام ئەوەندەی یاخود بڵین ئەو خزمەتانی کە بە شاری هەڵەبجە کراوە بێگومان لە ئاستی گەورەی ئەو کارەساتەدا نەبووە کە بەسەر شاری هەڵەبجەدا هاتووە. بۆیە هەڵەبجە و هەڵەبجەیەکان ناڕازین یاخود نیگەران بەرامبەر بە هەڵەبجە هەتا لە دوێنەکە من لە شاشەی پەیامەوە بینیم کە هەڵەبجەیەک دەیوت ئەگەر بڕیار دراوە کە ترافیک بۆ پارێزگای هەڵەبجە دامرێت ئەگەر بکەوێتە دوای 16 سێوە ئەو بە شێوەیەکدا نارێت و ئەکەوێتەوە ساڵی داهاتوو. یعنی چی وای کردووە کە هاوڵاتیان ئەمنا بێئەمەل و بێزار بن لە حکومەتی هەرێمی کوردستان ئەونا ئومێدیان پێنەوێت. کاک عەلیمان لەگەڵا لە سلێمانیەوە. کاک عەلی فەرموو. خدمەت گوزاری بە خەڵکی پیا و بە خەڵکی ئیسلاحاتیە کەسێکە کە خێرخواز و خزمەتی خەڵک بکە. ئەمانە مەجموعەیە خەڵکی مافیان هاتوون لەسەر حکم. ئایا دوو بنەماڵە هەموو ژیانیان لەسەر دزی سەرف کردێ لەناوەیەکەوە خەریکی دزی و ڕاوردکردنی ئەم وڵاتەن. ئایا خزمەت گوزاری بەمانافیە هەڵەبجەیەکی دامای فەقیر بەهەزارەها شەیدیان هەیە. ئێستا بەتەمای ئەمانە خزمەتیان بکەن. ئەمانە خزمەتی مەجموعەیە خەڵکی دز و ڕاوردکەرەکەن خزمەتی ئەو کەساناغی کە لەگەڵ بەحسا دەستیان تێکەڵ بووە. ئێستا ئەوەنەی کە جاش و جاسوس و پیاوکرا خزمەت کراوە من سفید بووە خەڵکی کەس سفید نەبووە بە تایبەتی پێشمەرگەکانی خۆشیان سفید نەبوون. من کەسێک بووم کە پێشمەرگەیەکی نیشتیمانی کوردستان من ساڵی 79 تا 85 ئێستا من مفۆزی خەڵتە بووم کە ڕام کردە دەرەوانەیە پێشمەرگە بووم هەتا ئێستا سودمەت نەبووم لە ڕێین بەس ئەوەی خانەنشینێکم پۆلیسەکەی خۆمە ڕێزەکەەکانی هەمووی من
بمقدم وبعقيد بأمري وأنا خلاشي كلاون من إثار موضوع فولزكي خوم أو شو كيرانا بينن ما عاش يجي فازاري بيا تنصنو هزار بيا أوش بتشوار ممزاري كمانيا بكيس ممزاري كمانيا كرايكي نكسر نوار بيتا سرقي هريمو حقوقا اما اتواني خدمتي خلقها بله سپاس بۆ کاک علی لە سەمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە لای پەیوەندێکی دیکە کێمان لەگەڵا بوو زۆر سپاس فەرموو بەڵێ کاک ئامانج فەرموو زۆر سپاس زۆر سپاس کاک ئامان بەڵێ بەنسبەت خزمەتگوزاریەوە وەڵای خزمەتگوزاری ئەوە 2017 دا خزمەتگوزاری وڵا باوەڕم بەهیچ شتێ نەماوە من بەڵێ ئەگەر بەتەمای سەرکردانە تازە خزمەتگوزاری کە بەخوا بێت تازە هیچ کۆتایی هاتووە بەڵێ من دەستخۆشی بەرنامەکە زۆر زۆر سپاس بۆ کاگەمانج لە تەکیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک نەهرۆمان لەگەڵایە فەرموو کاک نەهرۆ کاتۆ باش هەموو کاتێک کاک نەهرۆ فەرموو باز دەکەم وەڵای بۆ ئەم دوارە هەم جار دەستخۆشی لێ دەکەم لە 16 سێ تەنها ئەو ڕۆژەمان بیر بوو یعنی کە بوو بە 17 سێ ئێمە ئەو ڕۆژەمان بیر نایەتەوە ینی ئێستا ئەو ڕۆژە بۆ لای ئێمە تەنها یەک ڕۆژ گرنگە بۆ ڕۆژەکانی داهاتوو دامانگیری نامێنێ ئێستا لە ئەڵمانی هەر نمونەیەک ئەڵمانیا کە هێرشکە لە فەڕەنسا ئەو شارە جوانەی وێران کرد ینی تەنها ئەوان خواردنەکەشیان لە ناوی ئەو شەڕەوە نان ئەوەندە ڕێزیان هەیە لە ئێمە بەڵام ئێمە تەنها یەک ڕۆژ ئەو ڕێزەماندا هەیە بۆ ڕۆژی دواتر بیرمان نامێنێت دەچینەوە ناو خۆشیەکانی خۆمان بۆیە من داوا لێرەوە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەو ڕۆژە تەنها بۆ یەک هەفتە بێت بۆ مانگێک بێت یعنی گوڵێکی سوور وەک ڕێزێک بۆ ئەو شەهیدانەی کە 5,000 شەهیدمان هەیە ینی ڕاتێک وڵاتێک بێت ئێمە ئەو شەهیدەی نەبووە بۆیە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان لەمن لە کەناڵە جوانەکەی ئێوە داوایان لێ دەکەم ینی ئەو ڕۆژە بکەنە یادگاریەک بکەنە هەندێک بۆ ئەوەکانی داهاتوومان بۆ خەڵکی کە بزانن ئێمە مان کردووە میلەتێکین بۆ کورد بەڵێ دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس بۆ کاک نەهرۆ لە ڕێنێو لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ڕزگار محەممەد دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ لەو کارە ساتە هێشتا جیاوازیەکی ئەوتۆ لەگەڵ ئەوتۆی نییە لەگەڵ ساڵی 1970 بووبرە تاهیر یاسین دەڵێت چەند خزمەتگوزارێکی کەمە و ئەویش بۆ چاواشەکاریە بەڵێ بەڕێزان عەلی تانیانی دەڵێت هەڵەبجە تا ئێستا شتێکی وای بۆ نەکراوە لە چاو بە پارێزگابوونی بە پارێزگابوونیشی تەنها بە ناوی پارێزگاوەیە و هیچی تر کاک محەممەدمان لەگەڵایە تەلوەردەوە ئەو کاتتان باش هەموو کاتێک کاک محەممەد گیان فەرموو برای بەڕێزم بەمانە خزمەتگوزاری لە هەڵەبجەی شەهید چۆن ئەکرێت بەڵێ دوێنێ ئەو برادەرانە ئاگامان لێ بۆیان و ئاوا ڕێز لە میوانە گیری خۆیان بە میوان ئەزانن لە تێگەڵە بەملاوە خۆیان بە میوان ئەزانن بەڵێ چونکە هەموو کەناڵەکان و هەموو ئازادیەکان لە هەولێر و لە پایتەختی هەرێمی کوردستان قۆڕەخرا خەڵک توانی ئەوان توانیان هەقیان بە خۆیاندا دەنگ بۆ ئیرادەی خەڵک بەرن کە پەرلەمانی کوردستان ئیرادەی هەموو خەڵکی کوردستانە لەویا تەوازەی کەن و پەرلەمان هەڵ بۆچی پەرلەمان هەر کەس نازانێت لەکوێ پەرلەمان نێڵن لە وڵاتان ناوی نەماوە پەرلەمان شەرعێتی نێڵن حکوومەت کەس نازانێت چۆنە سەرۆکایەتی هەرێممان هەر نەماوە یاسا و قانونمان هەر نەماوە کە دایکی هەمیان پەرلەمانە ئایا هەڵەبجە بە تەمای چییە هەڵەبجە باش ئایان ناسن بۆیە ئەو ساڵەیش گەنجەکان لە بێتاقەتیا چون مۆنۆمێنتەکان سووتان هۆخۆ هەرچەند من بەکارێکی باشی نازانم بەڵام
ناچار بوون خەڵک ئەو ڕێیانە بگرنە بەر بەڕاستی ئیش بەم سەرچاو و بەم دەسەڵاتە و بەم تەبیعەتانە و بەم شێوە ناکرێت کوردستان ئاوا بەرەو دەوڵەتبوون ناچێت بەرەو یەکبوون ناچێت بۆ پەیوەندیەکەت کاک ئازادمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک ئازاد ئەم کاتە باش بەڕێزیان زۆر سپاس کاک ئازاد فەرموو شاو ماچەکەم بەڕێزیان وەڵا یعنی خزمەت بە دەست ناکرێت یعنی بە دەست خزمەتی چی ئەەکەی وتی ڕۆژێکیان بۆوەتی گەنجێک چۆن بتوانین خزمەت بکەین کاک ئازاد شەو بینیوتی کوڕمەوە چێکی لەسەر ئەم دیوارە ئەڵێ دزیەکەی وتی باوە کە تۆ لە دزی نەبی من چۆن دزی بینە بەم سەعات 12 شەوە بەس ئەمانە بە سەریکی دزین چی خزمەتگوزاریەکەن بە تەمای هیچ مەیبی لە بادە والله من ضمن هەواڵە بێت تەلەڤیزۆنەکە بژێنمەوە یعنی ئەمەنەیان درۆک لە کۆبوونەوەکانیان بەس داخل کۆبوونانیان هەم سەر و چاوانە بە حیاتی لەسەر ئەمانە لالەسن خوا ئاگادارە دیکتاتۆری ئەمانەی لە حەد بەدەرچووە یعنی خەڵک بێزار بووە شوێنێکی سەدام حوسێن بۆ ئەخوێنمەوە وەختی خۆی بێ ئەو لا يعني وای لێ هاتبوو وەختی مناڵی لە پۆلی دوو بۆ ئەم شعرەی سەدام حوسێنم لە مەکتەبەکە لەم دیوەدۆزیەوە خوێن بۆی سلەبەرم کردوێ لە مناڵیەوە ئەیوو ئەگەر ئەزانی من کوێم کابرایەکی زۆری بێ گوێم کەم بڵێ و زۆر ببیستم بۆ شەڕ و جەنگ پێویستم تا بۆی عێراق لەسەر خۆم تا مردن نابێ بڕۆم هاتە سەرما وەکو شێت یێریشم بدە سەر کوێ بکێدوتە وڵاتەکان بۆ ئێهاواچیم کرد بەخۆم لوتپانی سمێڵقیتم خەڵکی شارێکی تریتم 8 ساڵ شەڕم کرد لەگەڵ ئێرانم پاکرد ئێران چۆن سلێمانیم لەدەستچوو لەلایەن زۆر بەڕێز بوو هەموویانم کرد بە لۆردان پیان سیارێک کاک ئازاد ئێمەی هاوڵاتی چی بکەین بۆ ئەوەی کە ناوێرم کوردم لیا گەڕایەوە کاک ئازاد ئێمەی هاوڵاتی چیمان لەسەرە بۆ ئەوەی کە بتوانین کەسانی گەندەڵکار نە کەسانی باش بین لەسەر حکم و حکممان بکاتەوە باسی لەوە کرد کە ئێمە کەسانی دز حکومانەکات ئێمە چۆن بتوانین کەسانی باش کەسانێک کە بەدڵی من و تۆ بیان هێین لەسەر دەسەڵاتی حکومی من و تۆی هاوڵاتی براکەم یعنی کەسانی گەندەڵ نەبێ لەم حکومەدا جگایان نابێتەوە یعنی ئەبێ پشتت هەبێت ئەبێ سلاحت لە پشت ئەم جارە جێ دەبێتەوە بە قەڵەم هیچ ناکرێت لەگەڵ حکومەتە واللهی بە قەڵەم ناکرێت کاکەوە پەرلەمانتر خراوە کوامە حکومەتە کوامە هەر گاڵتن بە حکومەتەیەت بۆ کاک ئازاد لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئازاد کاروانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک کاروان ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێک کاک کاروان گیان فەرموو باش بۆ سەرەتا سەرڕێز نازم بۆ سێتم شەیدانی گەلی کوردستان و بزات شەیدانی جوابارانی شاری هەڵەبجە شەهید ئەمە لەوە تێک دەشتون کە بە هیچ شێوەیەک خزمەتگوزارێکی ئۆتۆ نەکراوە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و بەرامبەر بە کەسوکاری شەهیدان خزمەتیان کراوە بڵێن نەکراوە کراوە بەڵام لە ئاستی پێویستی و قوربانیانە نییە بەڵام من لێرەدا هەر ئەوەی دەڵێم بەڕێز دەڵێم حەز دەکەم تەوەرەکەت لەسەر ئەوە وایە بەڕێی شەخصی من چییە بوو قەزەی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە لەوە مەساتر و گرانتر و ناڕەحەتر بەسەر شانی قوربانیانی شەهیدانی کیمیابارانەوە گەڕانەوەی ئەو فڕۆکەیە کە بۆ دڵمارکردنی شاری هەڵەبجە تێکرا دواتر چییە ساقی ئەوە فڕۆکەوانەی ئازاد کرد ئەوە پرسیاری گەورەیە ئەوە بۆ خەڵکی کەسوکاری شەهیدانی هەڵەبجە ئەوە گرنگە بۆ ئەو دەورە بوو ژێنجێ دەپرسم چیە بوو لە 15 سەدا ڕێگیری کرد لە هاوڵاتیانی هەڵەبجە بڕۆنە دەرەوە شارەکان کە ئێمە پێشمەگە هەمومان پێشمەگەین کەسی نین لە وڵاتە پێشمەگە نەبوو لە ڕابردووە بەڵام ئەوە دیار بوو لایەنە سیاسەکانی نێو هەڵەبجە هەر لە بزنەوەی ئیسلامی تا دەکاتە حزبی سۆسیالیست کە ڕێگیریان کرد لە ئەو خەڵکە مەدینەداما و هەنات سادە بڕۆنە دەرەوە شارەکە ئەو کارەسەدە گەورەیان بەسەردا نەوێت بۆیە پێویستە نوێژونووسان ڕووناگیریان بەڕاستی پەردە هەڵبدەن لەسەر ئەم ڕاستیانە هیوادارم تەوەرەکەت بەم ئاراستەیە بۆسەیان نەگەوە کە خزمەتگوزاری نەکراوە چونکە ئێستا کە لە ڕابردووە خزمەتگوزاری نەکراوە بەرامبەر بە هەڵەبجە خۆ ئێستا 5 حیزب لە بەرزارە لە حکومەت هێرەدا بۆیەکێکیان هاتنە دەمە لە کاتی مسارەکانیان نهاتن لەگەڵ خەڵکە تێکەڵدەن زۆر سپاس بۆ کاک کاروان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی کاک ڕۆستەممان لەگەڵایە فەرموو کاک ڕۆستەم باش قوربان زۆر سپاس کاک ڕۆستەم بەڕێزی سپاس دەکەم سپاس وەڵی کاکە ئەمە دەمەیان دەکشتی و باز بکەم وەکو ئەوەی بی بە دوکومێنت بی بەڵێ دوکومێنەکەشم ئەوەیە ئەمە پێشمەکەی دێرین بووی لە ئیرانێ لە ساڵی 1970 ئیتمان هەڵەبجەی شەهید کیمیاباران کرا و دەربەدەر بوون و هەمووی لە خەستەخانەکان کردبوون و هەموو ژیانیان سوتا بوو ئەوەی شەهید دەبوو ئەوەی دەسووتا ئەوەی تاوینەی دەدید ئەوەی دەگریا گریانەکانیان زۆر ڕۆ بوو گریانەکانیان هەموو کوردی تاسان بوو لە کوردی ئیرانێ هەموو ژیانیان سوتا بوو
هەموو لە خەستەخانەکانی ئیران کوردی ئیرانی هەمووی بەرەوپینی شاری هەڵەبجەی ڕۆی کوردە بە شەرەفەکەی ئیرانێ تاوی لە خەستەخانەکان و شتەکان بوو کۆمەڵک خەیری خێرخوازی کۆمەڵک پارەیان خڕ کردەوە لە بۆ شاری هەڵەبجەی و لە بۆ ئەو نەخۆش و بریندارانە تەبێ ئەو حیزبانە سون کۆمەچیان خڕ کردەوە ئەوە دوکومێنتەکەیە لە هەموو وڵاتی ئەوروپا پارەیان بۆ کەوت کردەوە بۆ شاری هەڵەبجەی ئەو مەسئولانە خواردیان هەتاکو ئێستا ئەنگۆ یەک داتا و یەک قایمەتانیە لە شاری هەڵەبجەی مەسەلەن بەریتانیا ساڵانە سەندی لە بۆ هەڵەبجەی تەرخان کردە فەڕەنسا سەندی تەرخان کردە نەمسا سەندی تەرخان کردە ئیران سەندی تەرخان کردە وڵاتە عەرەبیەکان سەندی تەرخان کردە گەورەترین پارەیان بەدەست دەکەت بە واسطەی ئەو هەڵەبجەی شەهیدەی کە هەتاکو ئێستا تاقەتیان نییە بێن لە شاری هەڵەبجەی دانیشتن و شەوەک لەوێ بخەون و دادەوبانە کیلۆ بکەن و وەکو پارێزگار سەڵا وەرەقەشان نەکرد با بیا کرد با پارێزگار تووشی ئەوە مێژوێن نین ئەوانە بە قوربان خیانەتیان لە بۆ شاری هەڵەبجەی نووسیەوە ئاڵتون و شاری هەڵەبجەشیان هەموو دزی خیانەتی گەورەیان کرد هەڵقە و ئەنگوستیلە و بازن و ئەو شتانەی بە بریندارەکان وەبوو هەمووی مەسعود بارزانی وەریگرت هەمووی تاواندەوە سپاس بۆ کاک ڕۆستەم لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەریوانمان لەگەڵا لە هەڵەبجەوە فەرموو کاک مەریوان باشی بەڕێزم ئەم کاتەوە باش سپاس بۆ کاک مەریوان زوبان چاوەکەنی کاکە مەسەلەی هەڵەبجە من مێژووی هەڵەبجەم زۆر خوێندێتەوە لە ساڵی 1990 بۆ 1930 زۆر لە ئێستا پێشکەوتووتر و زۆر لە ئێستا یعنی کاری دایرە و ئیدارەکانی زۆر مەسەلەی بۆچی کاک مەریوان ئەو بە ئەنقەز نایەوێت هەڵەبجە بکا بە شارێکی نمونەی لەبەرەوەی تا ئێستاش نانی لەسەرخوا چونکە هەڵەبجە کوردی بە دنیا ناسان من خۆم جارێکیان برای محمد وعافریکا برای محمد بینی لە مقابلەیەکە ڕێک ئاوە ڕاستەوخۆ خۆماگەم لێبوو جارێکیان لە کۆنگرەیەکە دانیشتوی نازانم لە چی وڵاتێکی ئەوروپای بوو دانیشتوی باسی کورد کراوە ئەمە قسەی برای محمد خۆم گوێم لێبوو نەیانزانیەوە کورد وتیانە کوردە و قەومەیەکە خاوەنی هەڵەبجەیە وتی بەڵام ئەمانە بە ئەنقەز نایانێ یعنی حەزەکەن چەند هەڵەبجەیە چکە بووە لەبەری تا ئێستاش نانی لەسەر بخۆن خۆڵەکێکم منابووم لە کۆدیەکە لە شانزەی پیا و ئازارە بە تەلەڤیزیۆن و بەقسەکردن و بەوێنە زۆر شتێکی بەچی دە پیشانی خەڵکی بری ڕۆژی حەشر چۆن بوو لە یعنی ڕۆژی حەشر بوو بەڵام ئەبێ هەڵەبجەیەکان کاک مەریوان جەنابەت هەڵەبجەیت لەو خزمەتگوزاریان ڕازین کە لە دوای تیمەبارانکردنی هەڵەبجەوە کراوە شەقامی شۆستە بۆ نمونە شەقامی شۆستە بۆ ئۆردگایەکی زۆرە ملێش کراوە یعنی سیرەکەی لە دایکی زۆرە ملێ تحسبی سپاس بۆ کاک مەریوان لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵام لە هەڵەبجەی شەیدا لە وەڵا شەقام کراوە شەقامی کراوە سپاس کاک مەریوان زۆر سپاس ئەحسن هەر ئاوارەیەشی بەخۆیە نەبیوە هەڵەبجە مێژووی ناسنامەی نێتەوەیەکە ناسنامەی نێتەوەیەکە لە جیهانی هاوشێوەی هەڵەبجە یعنی قەناعەت نییەشتی وابێ بەڵام ئەمانە نایانەوێت دیکەن ئەبێ هەڵەبجەیەکە سپاس بۆ کاک مەریوان لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی کاک هێمنمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک هێمن باشی بەڕێزم زۆر سپاس زۆر سپاس بەڵێ بەڵێ کاکە ڕێزی هێمن سەراوی قبول بکەن بەڵێ فەرموو وەڵای هاوڕێجا حەزەکەم لەسەر شتێ بکەم بەڕاستی دوێنێ کەناڵەکانی ڕاگەاندن زۆر بەداخەوە کەناڵە ئاسمانەکان یعنی بەڕاستی هەر کەناڵە و لە جێگای خۆیەوە یعنی کاکە هەڵەبجە زانێکی گەورەیە هەڵەبجە مێژووی نەتەوەیەکە زۆر بەداخەوە یعنی دوێنێ کەناڵێکی ئاسمانی لەم کەناڵە ئاسمانی خۆمان یعنی چوو بوو حەیرانێکی سەراویشتە بوو لە کاتی بینینی جەنازەکان یعنی واتە سەوت و سوورە بڵین بەڕاستی ئەمە شوێنەیە بۆ کەناڵێک بچێتۆ بە سوورە و جەنازەی قوربانیانی هەڵەبجە پێشان بێت و لەولاوە سێرەکەی لاوکێکی بۆ سەراوی یا بۆ نمونە حەیرانێک یان بۆ نمونە جۆرێک لە مڕێز نێ بۆ شزان پەروەر بەڵام جۆرێک لەم جۆرە مقامانەی سەر هاویشتە بوو کە ئەزانی چۆرە ئەمە برای بەڕێزم ئەمە جۆرێکە لە سوکایەت یعنی بەڕاستی نابێ بە هیچ شێوەیەک لاوت بۆ مردوو لێ بدرێ بەڕاستی ئەگە بکرا یعنی پارچەیە قورئانیان جۆرێک لە بۆ هەڵەبجە چۆن ئەڵێ حەیران ئەم جۆرانە سپاسانەکەم سپاس بۆ کاکی من لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی کاکە ماچ فەرموو کاکە ماچ بەڕێزەکەم باسی زۆر سپاس کاکە ماچ گیان فەرموو باسی برا بەڕێزەکەم زۆر سپاس
خۆت بەنسبەت بەرنامە دەستخۆشی لێگەم بەرنامەیەکی زۆر پێشکەوتە دەستخۆشی لێگەم کاکە. سپاس کاکەمان گیان فەرموو. بەڵێ بەحەز هەڵەبجاکەی من وەکو خۆم باوکم دوو برا خوشکێکم ڕۆشتوونە بەکای خۆم نایەنم بینیوە هەر نازەم چیان لاتە یعنی کەسێ ناڵێ ئەرێ باوکت ماوە نەماوە چیان لاتە هیچ وەڵامێک نێنێ بۆ خەڵک خۆم. بەڵێ کاکەمان ئەگەر بتوانی دەنگی تەلەڤیزۆنەکەت کسکەی بۆی بە باشی گوێم لە جەنابەت بێ. بەڵێ یعنی خوشکە 3 ساڵانم دوو برام باوکم هەر نازەم چیان لاتە یعنی خۆم بزانێ ئیسراحات مەگرەواتە منم 24 ساڵە خۆم بەتە خۆم نایەنم بینیوە ئەیتر ئەمانە چیان بۆ خەڵک کردووە. بەڵێ ئەڵام من کاکەمان چی بکرێ بۆ شاری هەڵەبجە پێت وایە چی بکرێ بۆ شاری هەڵەبجە کە برینەکانی ساڕێژ بکرێت؟ وڵایی ئەگەر هەموو شتێکێ بڕی ساڵ نابێت ناتوانێت دارەسەدا ئەمە هەموو خەڵکە هیچ وەک ئینسان گرنگ نیە ئینسان کە خۆی نەمێنێ چیە چی دەشی کەم من. بەڵێ من ئەڵێم یا ڕەبی خوایە ئەم سەرگردانی خۆمان حوا لە نایەن بەری دوو لە ڕێوە ڕسۆ و گوستەرینیان کەن. بەڵێ بۆچی کاکەمان بۆ ئەوە ئەوە بێئەمەلی یعنی زۆر بەس لەسی بێئەمەل لە من کاکە کارەبا نییە ئاو نییە نەود نییە غاز نییە یعنی خەڵک وای لە دۆ مەعاشەکەشی نادەنێ ئێتر من چاوەڕێتی لەم حکومەتەکەم کوڕە خوا ڕسوایە دوو لە ڕێیەوە. بەڵێ کاکەمان چاوەڵاتیان چی بکەن بۆی کە بتوان حکومەتێکی باشیان هەبێت؟ وەڵام من ئەڵێم یعنی دەبێ لە هەر هەمیان لابدرێ کۆمەڵێک کەسی باش شۆخی دێتە سەر بەرنامەکە. بەڵێ ئەمانە ئەوە نازانەوە 26 ساڵە هەر ئەڵێن خزمەت دەکەین و کارەبا دێین وە 2017 کارەبامان نییە لە دەجێ بەخوا کارەبامان نییە. بەڵێ ئاوە نییە کارەبای مۆلیدەمان 5 ساعت دەمان دەنێ شەوان کارەبای ڕێزی هەر نییە و ئیتر وەڵاهی نازان چی بڵێن هیچ شتێنەوە بەحسی کەم. سپاس بۆ کاکەمان لە تەکیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵ شێخانەوە کاک محەممەد گیان فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك محمد. الو فرمو كاك محمد. الو كاك محمد فرمو. دوركتان لسر هەڵەبجەیە. بەڵێ بەڵێ. وەرگا هەڵەبجە هەر ناوەکە بۆ نەبووە هیچ خزمەتگوزاری من ئەوەی دەبینم بەخۆم ناتوانم قەزای هەڵەبجەوە پارێزگای هەڵەبجە ببورن بەڵام هیچ خزمەتگوزاریەکم نەبینیوە بۆ هەڵەبجە کرابێتن. کاک محەممەد پێت وایە چی شایانی هەڵەبجەیە بۆی بکرێت؟ ئەلۆ پێنجارکەم لێجە ماڵە کاک محەممەد بەڵێ وەڵاهی چی شایانی هەڵەبجەیە بۆی بکرێت؟ هەموو شتێک بەڵێ براکەم. ئەلۆ فەرموو کاک محەممەد گوێملەتە فەرموو. هەموو شتێک شایانی بە پارێزگای هەڵەبجەیە هەموو شتێک هەر لە خەڵکی هەڵەبجە بۆی هەیە کە هەموو شتێکی هەبێتن پارکی گەورەی هەبێتن زانکۆی بەهێزی هەبێتن شۆقە و بێڵا و هەموو شتێکی هەبێت بەڵام هیچ خزمەتگوزارێکمان نەبینیوە بەچاو کە بۆیان بێتەکردن بەتەنیا بە ناوە و لە ڕۆژەکەدا کە دەبینی شەڕ لەسەر کورسی دێتەکردن. بەڵێ ئەلۆ بەڵێ کاک محەممەد گیان وەڵە جا باوەڕ ناکەم هیچ خزمەتێک بۆ پارێزگای بێتەکردن و هەمووی درۆیە و بەس سەردەمیە. سپاس بۆ کاک محەممەد لە شێخانەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکە زۆر سپاس کاک بۆکانمان لەگەڵای لە سلێمانیەوە فەرموو کاک بۆکان. کاک بۆکان فەرموو. ئەم کاکە زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. زۆر سپاس کاک بۆکان. بەنسبەتەوە ڕەشەتەوە بەڵێ کاکە گیان تا ئێستا حکومەت هیچ شتێکی بۆ هەڵەبجە نەکردووە ئەو کارەساکە بەسەر هەڵەبجەدا هاتووە و تا ئێستا حکومەت هیچ شتێکی بۆ هەڵەبجە کردووە ئەو بورجەیە شتە ساڵانە هەیەراقەتی حکومەت بەڕۆژەوەندی خۆی بەکارهێنێ کەی لە ڕۆژەوەندی هەڵەبجە بەکارهێناوە هەڵەبجە 5,000 شەویدی بۆ ئەویە شتە بەڕۆژەوەندی هەڵەبجە هیچی نەکردووە حکومەت ئێستا هیچ شتێکی بۆ هەڵەبجە نەکردووە. بەڵێ
بيعاون بكاربان بخدمة الجزارين كانوا بانا حنيكلا شون تعرف شي جوري على هذا الشوارع الجديد هذا حكومة الهرم بكم أخوات كتبه كاك بوكان چی شانی ئەو پارێزگایە با بڵێن چی شانی هەڵەبجەیە يعني هذا مش الإشارة لكن كان صار شهيدي يا ولا فيهم حكمتها تشتكي بخدمة نزع زي باشان هي لا عيان هي لا كهرباء هي حيث خدمة الوزارة وهربنا كلامه بلى کاک بۆ سپاس بۆ کاک بۆکان لە سلێمانیەوە لەگەڵمان پێماوی پەیوەندیەکەی پشرا لە لای خۆیەوە بوو سپاس بەڵێ بەڕێزان ئەو پەیوەندیانەی کە بۆمان هات زۆریان باسییانەوە دەکرد ئەیانوت ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی یادی هەڵەبجە دەکاتەوە کەمێک لەوە خزمەتی هەڵەبجە بکات هەڵەبجە شایانی زۆر لەوە گەورەترە کە بۆی کراوە ئێستا بەدا کاک ساڵحمان لەگەڵایە لە چوا قوڕنەوە کاک ساڵح فەرموو زۆر سپاس کاک ساڵح ممنونم بەڕێزی وەڵی عەزیزم دیارە من کە باز لە هەڵەبجە دەکرێت شوێکی گەورەیە بە برینی کوردستانەوەیە بەڕاستی ئەوەی جێیداخە وەکو پێویست من هاتوو بە هەڵەبجە وەکو پێویست و کە باز لە ناوەکەی لە گەورەی لە قوربانەکەی دەکرێت وەکو پێویست خزمەتگوزاری بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست نەکراوە دوای کاک ساڵح چی بۆ هەڵەبجە بکرێت لە کوردستان داخواتە سیاسەتان منەتباریش بەسەر هەڵەبجەدا دەکەن بەڵێ منەتباریش بەسەر هەڵەبجەدا دەکەن با بە هەڵەبجە ناسی بەسەر هەموو کاتێکی کورتە یەک بێتە بەڕاستی هەر هەڵەبجەی تەنازەڵی هەڵەبجەی کە بە شارێکدا بڕات دیار بەکەوە هەڵەبجەی بێ ڕێزی تایبەتی گەرزیێ بەڵام بەداخەوە لە کوردستانیێنەدا ئەو سەرهەیە زۆر لاوازە یعنی کەسایەتی هەڵەبجەیەکان بەڕاستی ناسنامەی دەبێ کووردا من دەخۆم لە ئەوروپای بوومە لە کۆمەڵ وڵات بوومە کە باز لە هەڵەبجە دەکەین بە هەڵەبجە ناسراوینەوە لە ڕێژی وەسایدی دەڕووی کۆمەڵێکشت کە ئێمە بەخشیمانە لە کوردستاندا من خۆمشاناسی پێوە دەکەم بەڵام بەڕاستی حیفەکوستێ فەق بخابن ئیزبەی تەرسیدان بە ئێمە جێرە بنەماوەی نازانم چی و چی جێمان بێدانندراوە وەڵا دەگا لە سەر چێک دانیشن بلێکیان بێخواان بگا وێندا بنیشن نەکدا داوای کورسی بکەن یان بۆ هەڵەبجەکردن ئەغمەسەر هەڵەبجەدا دەکەن ئەو عیزبانە ئەوەی کە کردیش بکاتەوە مەسەلەی بورجەی پارەیە خەڵکەکەم خۆی ئەوەی کرد کۆمەڵە شارعی کۆمەڵە زانی کردی ئەوەش چیەوە حەق نابی سەرەتای هەموو کاتێکە کاکە خۆ بەقەدەری ئەو شوێنەوە بۆ نەکراوە هەڵەبجە هیچ بۆ نەکراوە وەرە بۆ تەماشای کەلاسە بۆ تەماشای ڕانێکە تەماشای مەسیسا تەماشای گیانەکە هەموو کوانم دۆکراوەتەوەتا هیچی بۆ نەکراوە لەوەی خزمەتگوزاریە زۆر سپاسی لە جەنابەت سپاس بۆ کاک ساڵح لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئەو داواکارین کە هەڵەبجەیەکان داوای دەکەن بێگومان هەر یعنی هاوشێوەیە ئەم ساڵ لە هاوشێوەی ساڵانی ڕابردووە ینی 10 ساڵە چەند ساڵە هەر ئەو داواکاریانەی کە داوای دەکەن هەر چەند داواکاریەکە لەو چەند داواکاریە زیاتر تێناپەڕێت ینی هەڵەبجە ئەو کارەساتانە کارەساتەکانی وەک هەڵەبجە وەک ئەنفال وەک کیمیاباران کاک مەردامان لەگەڵایە فەرموو کاک مەردان زۆر زۆر سپاس بەڕاستی هەر کەسێ سەردانی ئەم شارە بکات دەزانێت کە هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە خزمەتکردن هیچ خزمەتکردن مانایەوە نییە جار دەوبان و قیتایان بۆ بکرێت ئەمانە ئەرکی سەرشانیانە بەڕاستی ئەم خزمەتەی کاماگریانە هەڵە ڕێگەی بەرنامەیەکی وەکو بەخشینیشەوە بێتوانێت هاوکارێک کۆ بکرێتەوانێ و ئەم خزمەتگوزارێک ئەم حکومەتە کردوێتی بۆ ئەم خەڵکە دەتوانێت دابین بکرێت باشتر خزمەتی ئەو خەڵکە ڕەشوت و داماو بکەن کە تا ئێستاش ئاسەوارەکان پێوە دیارە کاک مەردان چی بکرێ بۆ کە تا ئێستاش کە کارەبا دەبڕێت کۆمەڵە خەمی ئەوانە چۆن ئۆکسجین دەستکەن بۆ ئەوەی بەردەوامن بۆ ژیان بەڵێ کەچی ئەم دەسەڵاتدارانە هیچ باکێکیان نییە لەسەر کورسی شەڕیانەوە کەرجەی تایبەتیان بۆ نەبووە ئەوە ئەم کاک مەردان تۆ لە خزمەتگوزارەکان کە ئەو خزمەتگوزارانە پێشکەشی هەڵەبجە کراوە ڕازیت بەڵێ
کاک پێما بێت کاک مەدان لە سلێمانیەوە پەیوەندیەکەی پشتا بەڕێبەرزان ئێوەش دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە لە پەیجی پەیام تیڤ سەرنج بۆ چوونی تێبینیەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە بۆ ئێمە بنێرن پێش دەستپێکی بەرنامە تەوەری بەرنامە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک وەکووتمان لە پەیجی پەیام دیاری دەکرێت و هەروەها دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی سکایپەوە لە ڕێگەی سکایپیشەوە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگە ئێمە بابەتە بکەین و هەروەها لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە دەتوان پەیوەندیمان پێوە بکەن بۆ باسکردن یاخود شرۆڤەکردنی ئەم تەوەرەی کە ئەو تەوەرەی کە دیاری دەکەین. کار ڕزگار محەممەد دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ لەو کارە ساتە هێشتا جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ ساڵی 1970 دا نییە. خۆشیار ئیبراهیم دەڵێت هەڵەبجە هیچ خزمەتێکی نەکراوە تەنها بڕیارێکە و بەس. پێمە بێت کاگوشیار مەبەستی بە پارێزگاکردنی هەڵەبجەیە. بەڕزان کاروان سلێمانی کە پەیوەندی کرد باسی لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا بینیمان کە فڕۆکەیەک لەو فڕۆکانەی کە بردومانی بە گازی کیمیایی بردمانی شاری هەڵەبجەی کردبوو هێنرایەوە بۆ کوردستان. ئەو باسی لەوە کرد بەهێنانەوەی فڕۆکەکە زیاتر برینەکانی هەڵەبجەیەکان ئەکولێتەوە وەک لەوەی کە برینەکانیان ساڕژ بێ با دەبات لە جیاتی ئەو هێنانەوەی فڕۆکەکە با بڵین فڕۆکەوانەکەیان بهێنایەتەوە یاخود فڕۆکەوانەکە کە یەکەم جار دەستگیر کرا ئازادیان نەکردایە. بێگومان ئەمەش لە نێوان لە ناو میدیاکاندا و لە ڕێگەی لە تۆڕی کۆمەڵاتیەوە ڕنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا با بڵین دەنگدانەوەیکی زۆری هەبوو کە باسییان لەوە دەکردن دەبواە ئەو فڕۆکە بهێنرایەتەوە ناو کوردستان دەبواە فڕۆکەوانەکەیان لە سەرەتا و ئازاد نەکردایە ئەویان بگەڕاندایەتەوە نەوەکو ئەوەی کە فڕۆکەیەک بێننەوە و زیاتر برینەکانی هەڵەبجەیەکانی پێ بکولێننەوە. مەولود محەممەد دەڵێت ئەوەندەی کە هەڵەبجە خزمەتی بێحیز بە گەندەڵکارەکان کردووە پارەیان لەسەر وەرگرتووە و خواردویانە نیو ئەوەندە هەڵەبجە خزمەت نەکراوە. علی تاریانی دەڵێت هەڵەبجە تا ئێستا شتێکی وای بۆ نەکراوە لە چاو بە پارێزگابوونی بە پارێزگابوونیشی تەنها بە ناو پارێزگایە. ئەحمەد دڵشاد گەردی دەڵێت هیچ خزمەت گوزاریەک بە هەڵەبجە نەکراوە. وەکووتمان زۆر باز لەوە دەکرێت کە ماقول نییە پارێزگایە کە یاخود بڵین چوو بێتە چوارچەوەی ناوێکە ئەویش بە پارێزگا بێت ینی ترافیکی تیانەوێت هەتا وەکوی سەباز لەوە بکرێت کە ترافیکی تیانە هاوڵاتیانی داوای ترافیکی شارێک بکەن یاخود پارێزگایە بکەن ینی خزمەت گوزارەکان لە پارێزگای هەڵەبجەدا لە بەرامبەر یاخود بڵین بە مقارنەی کارە ساتەکەی بکەین زۆر ینی داواکاریەکی کەمە یاخود دەبواە زۆر لەوە زیاتری بۆ بکرێت کە ئێستا کراوە. کاک یاخود بڵین نازگوڵ دەڵێت بەداخەوە تەنها برینی هەڵەبجەیەکان لە 16 سێدا تازە دەبێتەوە هیچی تر هەر بە ناوی پارێزگا لە ڕووی خزمەت گوزاریەوە هیچی بۆ ناکرێت. مەولود محەممەد دەڵێت ئەوەندەی کە هەڵەبجە خزمەتی بەحیز بە گەندەڵکارەکان کردووە پاریان لەسەوە کردووە خواردویانە نیو ئەوەندە خزمەت بە هەڵەبجە نەکراوە. بەڕێزان زۆر جار بەرپرسان هێندەی لە مەراسیمەکە یاخود ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا ئامادە دەبن و وتاریان هەیە و قسەی خۆیان هەیە نیو ئەوەندەش ئامادەی ئەوەیان تیانە کە خزمەت بە شاری هەڵەبجە بکەن. بێگومان هەڵەبجە هیچ حیزبێک نییە هی هەموو کوردستانە هی هەموو کوردێکە هەموو کوردێکی ئەم کوردستانە خۆی بەخاوەنی هەڵەبجە دەزانێت چ هاوڵاتی بێت چ دەسەڵات بێت هەر حیزبێک ئێمە باز لە حیزبایەتی و حیزب ناکەین بەڵام باز لەوە دەکەین بەرپرسەکانی کوردستان هێندەی لە مەراسیمەکاندا قسەیان پێ و قسە دەکەن و باسی زامەکانی هەڵەبجە دەکەن هێندە کاریان بۆ ساڕژکردنی زامەکان و برینەکان نەکردووە هێندە نەیانتوانیوە خزمەتێک بە شاری هەڵەبجە بکەن. ینی پرسیارێک دووسێ بێت ئایا هەڵەبجە و ئەنفال و کارەساتەکانی دیکە هێندە بۆ یادکردنەوە بوون ئایا ئەوەندە کراونەتە پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەیی بۆ ئایندەیەکی باشتر. بەڵام ئەماگەر بێگومان معنایەک یاخود بەهایەک مابێتەوە بۆ ئایندەیەکی باش لە
کوردستاندا. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە ڕێگەی تۆری کۆمەڵایەتی فەیسبووکەوە ئێستا بەشدار بن لەگەڵمانە لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە کۆمنتەکانتان بۆ ئێمە بنێرن لە هەفتەی داهاتووەوە بەرنامەکاتی بەرنامە دەگۆڕێت دەکەوێتە ڕۆژی پێنجشەممەوە کاتژمێر 4 ئێوارە بەرنامەکە پەخش دەکرێت هەموو ڕۆژێک هەموو ڕۆژانی پێنجشەممەیەک کاتژمێر 4 ئێوارە بەرنامەی دوانگەی خەڵک پێشکەش دەکرێت. بەڕێزان ئەحمەد دڵشاد گەردی دەڵێ هیچ خزمەت گوزاریەک نییە. نازگوڵ دەڵێت بەداخەوە تەنها برینی هەڵەبجەکان لە 16 سێدا تازە دەبێتەوە هیچی تر نییە. پارێزگا لە ڕووی خزمەت گوزاریەوە هیچ لە ڕووی لە ئاستی پارێزگا دەنیا. مەولود محەممەد دەڵێت ئەوەندەی هەڵەبجە خزمەتی بە حیزب و گەندەڵکەران کردووە و پارەیان لەسەر وەرگرتووە ئەوەندە هەڵەبجە خزمەت نەکراوە بەداخەوە. بێگومان هاوڵاتیان تەنها و تەنها گلەییان لە بەرپرسان و دەسەڵاتدارانی کوردستانە. حکومەتی هەرێمی کوردستان هێندەی کە ساڵیات یاخود بڵێن یادی هەڵەبجە دەکاتەوە هێندە هەنگاوێکی نەناوە بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە یاخود بە دانانی ئەنجومەنێکی فعلی بۆ هەڵەبجە بۆی بتوانێت خزمەتی هەڵەبجە بکات هەتاوەکو ئێستا بودجەیەکی تایبەتی خۆی نییە. هەتاوەکو ئێستا هەڵەبجە هیچ بودجەیەکی تایبەت بەو پارێزگایە بەو شارە نییە. حکومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا با بڵێن هیچ هەنگاوێکی نەناوە. ئەگەر هەنگاوێکیشی نابێت بەرەو چاکسازی بەرەو ئەوەی کە بتوانێت برینەکانی هەڵەبجەیەکان ساڕێژ بکات هێندە هەنگاوەکەی بچووک و با بڵێن لاواز بووە کە نەیتوانیوە هیچ ئامانجێک هێبێت و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای هەڵەبجە هەبێت کە بە خزمەتگوزاری ئێمە دەتوانین خزمەتی هەڵەبجە بکەین دەتوانین هاوخەمی هەڵەبجەکان بین نەک بە قسەکردن و بە بەیاننامە بڵاوکردنەوە بە پەیامناردن و بە ڕەنگکردن بە بەری وشە و کەریمەکاندا بۆ جوانکردنی پەرەگراف و ڕستەکامەکە بۆ شاری هەڵەبجەی ئەڵێن و ئێڵێنەوە. بەڕێزان ڕزگار محەممەد دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ و کارەساتە هێشتا جیاوازێکی ئەوتۆی لەگەڵ ساڵی 1970 دانیە تاریاسین دەڵێت چەند خزمەتگوزارێکی کەم کراوە ئەویش تەنها بۆ چەواشەکاری بووە. و گرفتێکی دیکەش هەیە ئەوەیە کە ئەمەیان پەیوەندی بە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەوە خۆیەوە هەیە کە هەندێک لە سەرمایەدارانی پارێزگای هەڵەبجە وەکو باسی لێوە دەکرێت دووکەوەی کە بینیمانە باسی لێوە دەکرێت لە دەرەوەی هەڵەبجە پرۆژێ خزمەتگوزاری و نیشتەجێبوون ئەکەن وەک لەوەی لە ناو هەڵەبجەدا بیکەن. زۆرینەی سەرمایەدارەکانی هەڵەبجە نەک زۆرینەی ئەوەی کە من بینیم دەیانگوت هەمووی لە دەرەوەی هەڵەبجە خزمەتگوزاری دەکەن وەک لەوەی کە لە ناو هەڵەبجەدا بیکەن. خۆی بخۆی ئەمەش یەکێکە لەو کارەساتانە بەڕاستی لەبەرەوەی کە هەڵەبجەیەکان ناڵێن هەمویان کەمێکیان کە خۆیان توانای خزمەتکردنی شارەکەیان هەیە بۆ نایکەن ئیتر چاوەڕێ لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ تەنها باسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەن. بەڕێزان مەولود محەممەد دەڵێت یاخود ئەحمەد دڵشاد گەردی دەڵێت هیچ خزمەتگوزاریەک نییە هیچ خزمەتگوزاریەک بۆ هەڵەبجە نەکراوە. عەلی داریانی دەڵێت هەڵەبجە تاوەکو ئێستا شتێکی وای بۆ نەکراوە لە چاو بە پارێزگابوونیشی تەنها بە ناوی پارێزگاوەیە. نازگوڵ دەڵێت بەداخەوە تەنها برینی هەڵەبجەکان لە 16 سێدا تازە دەبێتەوە و هیچی تر نییە بە ناوی پارێزگاوە لە ڕووی خزمەتگوزاریەک لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچ شتێک نییە. هۆشیار ئیبراهیم دەڵێت هەڵەبجە هیچ خزمەتێکی نەکراوە. ڕزگار مەولود دەڵێت هەڵەبجە دوای 29 ساڵ لەو کارەساتە هێشتا جیاوازیەکی ئەوتۆی نییە لەگەڵ ئێستادا. تاهیر یاسین دەڵێت چەند خزمەتگوزارێکی کەم کراوە ئەویش بۆ چەواشەکاری و خۆڵکردنە چاوی خەڵکە. بەڵێ بەڕێزان ڕێزی محەممەد کەماڵ و تاوای هاوکارانم قوڵفەرم و تا بەرنامەیەکی تر و بە یەگەشتەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن. خواتان لەگەڵ.